هەرێم و بەغداد کۆتاییان با پەیوەندیەکەیان هێنا. حکوومەتی هەرێم شکستی دانوسانەکانی ڕاگەیاند. سەرلەبەیانی ئەمڕۆ وەفدی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا شکستی دانوسانەکانیان لەگەڵ بەغداد ڕاگەیاند و گوتیان بەغداد پرسی موچە و بوجەی کردووەتە کارتێکی فشار بۆ سەر خەڵکی هەرێم و بابەتەکە بە تەواوی کراوە با پرسێکی سیاسی. کێشەکانی نێوان هەرێم و ناوەند کێشەی نوێ نین و لە ساڵی 2014ەوە بە تەواوەتی لە بڕینی بەشە بوجەی کوردستان دەستی پێکرد. ماوەی 3 کابینەی پێشتریش مەرجی دروستکردنی کابینەی حکوومەتەکانی عادل عەبدولمەهدی و کازمی و خودی سوودانیش ناردن و ڕەوانەکردنی بێمەرجی ئەو بوجەیە بووە کە بەشی زۆری بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمە. بەغداد لە ئێستادا بەخۆکاری ڕاگررتنی هەناردەکردنی نەوت و بردنەوەی داواکەی دادگای پاریس لەلایەک و لالایەکی دیکەشەوە بەهۆی ناکۆکیە نێوخۆیەکانی نێوان یەکێتی و پارتی داشی سوارە و ملنادات باوداوەکاریانەی هەموو جارێک کورد چاوەڕێ دەکات. لە پرۆژەیاسای بوجەدا بەشەکەی کورد بە 12.67 دیاری کرابوو تا ئەو کاتەی کورد چوونە نێوهۆڵی دەنگدان و دەنگیان بە پرۆژە یاساکەدا. دوای هاتنە دەرەوەیان وزارەتی دارایی عێراق کەوتە تەفسیرکردن بەو جۆرەی خۆیان لێکدانەوەی بۆ دەکەن کا بەشە بوجەی هەرێم 12.67 نییە بەڵکو 5.2 لە بوجەی ئینفاقی فعلی. ئامانج ڕەحیمی سکرتێری ئەنجومەنی وەزیران لە نێو کۆنفرانسەکە گوتی ئێمە بەپێی یاسای بوجە و بێتەفسیری هیچ کەس و وەزیرێک دەبێت مانگانە بێت واکەوتن تریلیۆن و 300 میلیۆنمان بۆ بێت. بەڵام بەغداد دەڵێن ئێوە تەنها مستەحەقی 598 میلیارن و لەو بڕاش 165 میلیاری قەرز و قەرزی بانکی TBI لێ دەبڕین. ئەوەش نیوە کەمتری ئەو بڕەیە کە ئێمە دەمانەوێت بۆ موچە. بەپێی زانیاریەکان لە نێو کۆبوونەوەی ئەمجارەی هەردوو تیمی هەرێم و ناوەند ئەندامێکی وەفدی دانوسانکاری هەرێم بە تەیب سامی وەزیری دارایی گوتووە کێشەکە جەنابتی بۆ ئەو پێیە جەنابەت جگەل لە خۆت وەزیرێکی تری داراییت لە عێراقدا قبوڵ نییە و تەواو مەرکەزیانە مامەڵە دەکەیت. تەیب سامی بە ئەندامە کوردەکەی گوتووە من کارم بەوە نییە تەنیا مامەڵێکی تەواو ئیداری دەکەم و با مافی خۆمی دەزانم مامەڵی سیاسی نەکەم. دوجار ئومێد سەباحی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران گوتی ئەمجارە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا دوا قسە و هەڵوێستی خۆمان دەبێت. با پێی زانیاریەکان حکوومەتی هەرمی کوردستان بەنیازە داوای خۆپشاندانی ملیۆنی لە لایەنگرانی بکات. وەکو کاروانسابیری ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت لە تویتار پۆستی کردووە حکوومەتی هەرێم دەیەوێت با کۆمەڵگای نێودەوڵەتی بڵێت ئەوە بەغدادا ڕەوتی دانیشتنەکان تێک دەدات و نایەوێت ڕێککەوتن هەبێت. لا ئێستادا حکوومەتی ناوەند خودی محەممەد شیاع سوودانی بڕیاری داوە تریلیۆنێک دینار وەکو موچەی مانگەکانی 7 و 8 و 9 بۆ هەرێم بە شێوەی قارز بنێرێت. لە کاتێکدا هەرێم ئەمە ڕەت دەکاتەوە و دەڵێت قەرزیان ناوێت و باشی خۆیان لە بوجەکەدا دەوێت. جارێ هەنگاوەکانی داهاتووی هەردوو حکوومەت نازاندێت. بەڵام ئەوەی ڕوونا ئەوەیە کە ناکۆکی نێوماڵی کورد هەمکاریگەری قورس و خراپی هەبوو لاسەر جێگیرکردنی مادەمەتاتیەکانی نێو بوجە و هەمیش لەسەر ڕەوتی دانوستانەکان.